ڕاگەیاندنی کومیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی هێرش بۆ سەر فڕۆکەخانەی ئەربەت و تێرۆرکرانی کادرێکی کەنەکە لە شاری هەولێر. دوێنێ بە درۆن هێرشکرایە سەر فڕۆکەخانەی ئەربەت لە پارێزگای سلێمانی هەرێمی کوردستان و بەپێی ڕاگەیاندنی یەکێتی نیشتمانی کوردستان لەم هێرشەدا سێ پێشمەرگە بەناوەکانی هیوا قادر حەسەن، ئیڤان عەدنان حوسەین، ڕابەر ئەنوە محەممەد گیانیان لەدەستاوە و چەند کەسیش بریندار بوون. هاوکات لە شاری هەولێر پایتەختی هەرێمی کوردستانیش کادرێکی کنگرەی نەتەوەیی کوردستان بە ناوی دێنیر هێڤی لە ناو بارەگاکەی ئەو ڕێکخراوەیەدا تێرۆر کراوە. هەموو ئاماژەکان ئەومان پێدەڵێن کە دەوڵەتی تورکیا ڕاستەوخۆ دەستی لەو جینایەتانەدا هەیە و ئەوەی لە فڕۆکەخانەی ئەربەت و شاری هەولێر ڕوویاندا لە درێژەی ئەو کردەوە تێرۆریستیانەدایەکە دەوڵەتی تورکیا بە بەردەوامی لە هەرێمی کوردستان بەڕێوەیان دەبات. هەرماوەیەکە لەوە پێشبووکە لە کردەوەیەکی هاوشێوەدا درۆنەکانی تورکیا فڕۆکەخانەی سلێمانیان کردە ئامانج. لە ڕاستیدا ئەوەی کە دەوڵەتی تورکیا بەبێ هیچ بربەستێک لە هەرێمی کوردستان بەڕێوەی دەبات، هەر ئەو سیاسەتە تێرۆریستیەیەکە کۆماری ئیسلامی ئێرانیش لەو هەرێمە پەیڕەوی لێ دەکات و بەردەوام قوربانی بێدیفاعی لێ دەکەوێتەوە. گومان لەوەدا نییە کە هەر بیانوویەکە بۆ ئەو کردەوە تێرۆریستیانە بهێننەوە هاو ئاهەنگێکی بەکردەوە لە دژی خەڵکی کورد لە هەر چوارپاشی کوردستان لە ئارادایەکە هەرێمی کوردستان یەکێک لە ئامانجەکانیەتی. ئێمە وێڕای سەرخۆشی لە بنەماڵەی گیانبەختکردوانی ئەو ڕووداوانە ئەو کردەوە تێرۆریستیانە بە توندی محکوم دەکەین و پێمان وایە لایەنە دەسەڵاتدارەکان لە عێراق و لە هەرێمی کوردستان پێویستە سنوورێکە بۆ ئەو دەستێژیانەی هەردوو دەوڵەتی تورکیا و ئێران دابنێن و ڕێگە نەدەن لەوە زیاتر گیانی ئینسانەکان ببێتە قوربانی و ئاسایشی هاوڵاتیان بکەوێتە مەترسیەوە. کومیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران 28 خەرمانانی 1402 19 سپتامبری 2023